کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە بەگشتی شوێن کولتور و دابوو نەریت کەوتو یەکێک لە کولتور و دابوو نەریتەکانی کۆمەلگای ئێمە ئەوەیە ئافرەت هەمیشە دانراوە بۆ کارکردن لە ماڵەوە بە تایبەتی ئەمەش دۆخێکی دەرونی دروست کردو بۆ ئافرەتانی کە تەنیا کار لە ماڵەوە بکەن ئەو ئافرەتانەی کە ئێستا لەگەڵ گۆڕانکاری کۆمەلگایە وای لە هاتووە کافرەتی ژەتوانێت لە دەرەوە کار بکات بەنسبەت منەوە سوپاسی خوایەوە کافرەت کراوەتە بە ڕێی کۆمەلگایە و ئەتوانێت کاری خۆی بکات چونکە لە ڕووە دەرونیەکەیەوە توانێتی تا ڕادەیەکی زۆر باش فشارە دەرونیەکان و خەمۆکی و گۆشەگیری و ئەو ڕێگایانە تێپەڕێنێت بۆیە من وەکو تێژەرێکی دەرونی ئەمە بە دەرفەتێکی زۆر باش دەزانم کە لە ئێستا ئافرەت دەتوانێت کاری دەرەوە بکە و ئەو ئافرەتانەشی کە تەنیا لە ماڵەوەن و ناتوانن کاری دەرەوە بکەن زیاتر لە ڕووە دەرونی و خەمۆکیەکەوە زاڵە بێ بەسەریانە بۆیە هیوادارم ئەگەر بە وەرزشکردنێکیش بێ بۆ چوونە دەرەوە بە بەیانیان زووە یاخود بە شەوان کاتی فێنکایە کە ئێستا جەوگەرمە بتوانن بچنە دەرەوە تاقە و وزەی خۆیان لە دەریشەوە سەرف بکەن چونکە زۆر دووبارەکردنەوەی ئیش و کاری ڕۆژانە بەڕاستی ئینسان تووشی مەلەلەکە ئینسان تووشی خەمۆکی ئەکا و ئەکا بە عیشقەوە ئەو ئیشەی نەکا بە عیشقەوە ئەو کارەی نەکا و کەیسیشمان لەو حاڵەتانە هەبووە هیوادارم ئافرەتانمان زیاتر و باشتر بتوانن کاتەکانیان بڕەخسێنن بۆ تەندروستی خۆیان و لایەنی دەرونیان کەیسمان لەلا هەبووە من خۆم پێشنیاری کاری دەرەوەم بۆ کردووە پێشنیاری ئەوم کردووە کە بچێت کارێکی باش بکە کە بگونجێ لەگەڵ حەز و ئارزوەکانیان زۆر ئافرەتمانەیە دەزڕەنگینە بەڵام لەبەرەوەی تەنیا لە ماڵەوە ئیشی کردو دەرفەتی بۆ نەڕەخساوە بچێتە دەرەوە بەڵام ئێستا بەهۆی ڕێکخراوەکانەوە خوڵ و ئەوانەی کردو پێشنیارەوەمان کردو بەشداری خولەکان بکە تا فێری میهنەکەی بێت و گرنگی بە حەز و ئارزوەکانی بە ئێستا خاوەنی دوکانی خۆیەتی دوای سوپاسی کردینەوە بۆی کە توانێتی هەم داهاتێکی سەر بەخۆی خۆی هەبێ هەم هاوکاری خێزانەکەی بێ هەم ئیشەکانی ماڵەشی بەدڵخۆشی بکە ئەوانەی کە لە دەرۆن با سەرەتا قسە لەسەرەوە بکەین پلاندانان گرنگە بۆ کارەکانیان بەڕاستی بۆی هاوسەنگێک ڕابگرن لە نێوان ئیشی دەرەوە و ئیشی ماڵەوە لە هەمان کاتە چۆنیەتی زاڵبوون و بێئومێد نەبوون لەسەر کارەکانیان چونکە بتێنێتێ ئەرک و بەرپرسیارەتی قورسە هەتا بەرپرسیارەتیەکانیش زیاتر بن ئەرکەکانی سەرشانت قورسرە بۆیە زۆر گرنگە ئەو هاوسەنگیە بەپارێزن و بەپێی پلان و بەرنامە کار بکەن بۆ ئیشەکانی تێپەڕاندنی ڕۆژەکەیان و کاتەکەیان ئەوانەشی کە لە ماڵەوەن زەربەی زۆر زیاتریان بەرەکەوێ بەداخەوە چونکەوەی کە لە دەروێ ئەتوانێت دەرونی خاڵی بکاتەوە ئەتوانێت هاوڕێیەکی ببینێ ڕۆژانە ئیشەکانی گۆڕانکاری بەسەرە بەزەوەی کە لە ماڵەوە زۆرترینیان ئەو ئافرەتانەمان بەداخەوە تووشی گۆشەگیری بوون تووشی خەمۆکی بوون بە جۆرێک تااقەتی گەشتکردنیشیان نییە هەر لەگەڵ خانەوادە و خێزانی خۆشیانە بۆ ئەمە کاریگەری نەگەتیڤی لەسەریانە بێ بۆیە پێویستە ئاوڕی جدی لە بابەتی دەرونی خۆیان بنەوە چونکە تەنیا ئینسان بە جەستەیەکی پەیکەری نابێتە مرۆڤێکی کامەڵ ئەگەر لایەنی دەرونی ئارام مرتاح نەبێت ئەمەوێت بڵم گرنگی بە تەندروستی خۆتان بدەن و گرنگی بە تەندروستی دەرونیتان بن ئەمەش بە وەرزشکردن بە چوونە دەرەوە و گەشتکردن بەڕاستی ئەگەر سێ بەشی داهاتەکەتان دوو بەشی دابنێن بۆ گەشت و وەرزشکردن هێشتا کەمە چونکە لایەنی دەرونی ئینسان پێویستی بەوەیە دوجار ئەوە خۆمم خزمەت بە خۆمەکەم بۆیە پەیامی من گرنگە لەو ڕۆ پێ گرنگە کە وەرزش بکەن و گەشت بکەن.